کۆمەڵی ئیسلامی لە ساتەوەختی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن لە ڕێگەی مەڵبەند و ئەنجومەنەکانەوە هەڵمەتی بانگەشەی بە گەرموگوڕی دەستپێکرد بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵ و ناساندنی نوێنەرەکانی بە خەڵک لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بەشێک لە بەرپرسانی کۆمەڵی ئیسلامیش بەشدار بوون لە سەرخستن و بانگەشە بۆ لیستە پرتەقاڵەکەیان. ئامادەکاری و ئامادەباشی خۆمان ڕادەگەێنی بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. ئێمە داوا لە هاونیشتیمانیان دەکەین بە ویژدانەوە جارێکی تر چاوبگێڕن بە خەباتی سیاسی جوامێرانەی 4 ساڵی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی کە لە سەنگەری هاونیشتیمانیاندا بووە بەردەوام بووە کۆڵی نەداوە و ئێسش دروشمی ئەمەوەیە کۆڵ نەدەین ئەگەر هاونیشتیمان پشتیوانمان بن زیاتر بۆ ئەوەی بەردەوام بین لەو هەڵوێستانەی کە هەموو کەس شایەتە کە ئێمە وەکو لایەنێکی سیاسی یەکێک ملۆ لایەنانەی کە زۆر بەجددی و زۆر بە دڵسۆزی داکۆکارێکی باش بووین بۆ مافەڕاوەکانی ئەم نیشتیمانە. بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت متمانەی زۆرترین هاوڵاتیان بەدەست بێنێت و وەک هەمیشە و ڕابردوو شایدی ئەوەیە نوێنەرەکانی لەبەرەی خەڵک و داکۆکی لە ماف و قوتی خەڵک بوون. ئەبینە داکۆکیکاری مافی ستەملێکراوان و مافخوراوان لە پێناو خزمەتی هاوڵاتیانە ئێمە کۆڵ نادەین و بەردەوامە بین لە خزمەتکردنی هەژاران و مافخوراوان و ستەملێکراوانی گەلەکەمان. بۆیە داواتان لەکەین میلەتی هۆشیار بێنە سەر سندوقی دەنگدانەوە مافی خۆتانە شایەتیدانە بۆ قیامەتتان خۆتان بسەلمێنن لەسەر سندوقەکانی دەنگدان کە کەم نییە دەنگێکی ئێوە بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی ئەبینە خزمەتکارتان. هەر کەسێکمان لە هەر پۆستێکی حکومیە هەبێ چەند ئومێد و هیوای بەخشیوە بە خەڵکی کوردستان و چ ئیشێکیان کردووە بۆ خەڵکی کوردستان بەبێ جیاوازی کە کەسەکە ئەندامی کۆمەڵی ئیسلامی بێ هەر کەسێکی ئاسایی بێ بەلای یعنی هیچ ڕەبتێکی بە کۆمەڵی ئیسلامیەوە نەبێت چیمان کردبێ ئەوان چیان کردبێ ئینشاءالله ئێمەش لە داهاتووە هەر بەو شێوازە کارەکانمان بەردەوامی پێدەین. لیستە پرتەقاڵەکەی کۆمەڵ بە ژمارە 194 بەشداری هەڵبژاردننی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان دەکات. هیوا و ئومێدی باوڵاتیانی دڵسۆز و بەویژدانەیە بۆ سەرخستن و متمانە بەخشین بە نوێنەرەکانی. هاوکات کۆمەڵ جیاواز لە حیزب و لایەنەکانی دیکە بە شێوەیەکی شارستانی دوور لە ناشرینکردنی سیمای بازاڕ و شوێنە گشتیەکان بانگەشە دەکات و لە هەڵمەتەکاندا پەڕە و شریتی بانگەشە بەکار نایەنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.